لە کۆتاییدا لەسەر ڕێگەی خۆم دوو چاپەست و کتری و دوو مەنزرم دیتەوە بزانم تاچ خۆش ناخۆم بەو سبەینەی. سەلام عەلەیکوم. سەلام عەلەیکوم. باش کاکە ئەحواڵت؟ تای ڕەژوت خۆ تاچ خۆشم لە بۆ تێکە. بەس زانمە من جەرانە چی تێدایە؟ ئەوە کو سەری بکەمەوە تەمەشاکە. دەمێت سەحکەمێ سەحکەمێ. ئۆی ماشەڵڵا پاقلە و پاقلە چی جوان. ئەدی ئەوە چییە؟ کام کەم؟ زۆر خۆشە. چاوێکی خۆش خۆشم لە بۆ تێکە لەگەر یەک قاپە جیهانیان بخۆم. با سەفەری بی لەگەر یەک قاپ پاقلەی و قاپێکی ژنۆکی. دادەنیشم و تام دەکەم و دەیخۆم.